یاریەکانی چامپیۆنز لیگ دەست پێ دەکەن و سێشەممە چەند یاریێکی گرنگ ئەنجام دەدرێت لە کاتژمێر 45 خولەگیانەی ڕیال مەدریدی ئیسپانی لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی کایرات ئالماتی کازاخستانی. ریال مەدرید کە لە یاریەکەمدا بردنەوەی بەسەر مارسیلیا بەدەستێنا دەیەوێت با بردنەوەی ئەم یاریەش ژمارەی خاڵەکانی بۆ 6 خاڵ زیاد بکە و لاپلەکانی پێشەوەی ڕیزبەندیدا بمێنێتەوە. جگە لەوەش شکستە گەورەکەی دێربی مەدرید لە بیری هاندەران بباتەوە. یانی شاهانە لەم وەرزە 8 دیاری ئەنجام داوە لەسەر جەمپاڵۆنتەکاندا 7 بردنەوەی هەیە لەگەڵ 1 شکست کە بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید بووە 18 گۆڵی تۆمار کردو و 9 گۆڵی لێکراوە. یاریزانانی یانەی ئالماتی کازاخستانی لە کاتی ڕاکێشانی تیروپشکی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ کاتێک زانیان ڕوبەڕووی ریال مەدرید دەبنەوە بە کۆمەڵ ئاهەنگیان ژێرا هەرچەندە دڵنیان لەوەی کە یاریەکی زۆر قورسە. لامان شەودا و لە کاتژمێر دەیانی چێلسی ئینگلیزی لە یاریگای ستانفۆرد بریدج میوانداری بەنفیکای پورتوگالی دەکات. چێلسی کە لە یەکەم یاریدا بەرامبەر بایرن میونخ تووشی شکست دات لەم یاریدا لە پێناو بەدەستهێنانی 3 خاڵەکە دەجەنگێت تا لەم خۆناغەدا ڕوبەڕووی کێشە نەبێتەوە. چێلسی و بەنفیکا لە مێژوودا 4 جار ڕوبەڕوویەک بوونەتەوە. یانە لەندەنیەکە لە سەرجەم یاریەکاندا بردنەوەی بەدەستهێناوە و 9 گۆڵی تۆمار کردووە. یانە پورتوگالیەکەش بردنەوەی نەبووە و تەنیا 3 گۆڵی کردووە. یانی لیڤەرپۆل ئینگلیزیش لە پێناو بەدەستهێنانی 3 خاڵی یاریەکە ڕوبەڕوویانی گەڵەتەسەرای تورکی دەبێتەوە. ئەتلەتیکۆ مەدرید و ئینتەر و تۆتنهامیش بەرامبەر فڕانکفۆرت و سلاڤیا براگ و بۆدۆ گلمنت یاری دەکەن. یعنی بایرن میونخیش لە یاریەکی ئاساندا دەبێتە میوانی پاڤۆس و ئامانجی بەدەستهێنانی دووەم بردنەوەی بەدواییەکە.